یەکێک لە کەسوکاری و گەنجەی بە تای خوێندنی لەدەستدا تووشی پەتاکە بوو و ڕەوانەی هەولێر کراوە بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. دکتۆر سۆران زراری پزیشکی پسپۆڕی دڵ و هەناو لە سۆران بە کوردستان 24 ڕاگەیاند نەخۆشەکە سەردانی کردووە دوایەوەی نیشانەکانی تای خوێنبەربوونی تێدا بەدی کراوە ڕێنمایی کردووە بە زووترین کات سەردانی هەولێر بکات. دکتۆر سۆران زراری دەڵێ لەبەرەوەی نیشانەکانی تای خوێنبەربوون لە چەند جۆرێکی دیکەی نەخۆشی دەچێت پێویستە هەر کەسێک کە ئەو نیشانانەی تێدا بوو دەست بەجێ پشنینی وردی بۆ بکرێت تاوەکو دڵنیا ببینەوە کە ئەو کەسە تووشی پەتاکە بۆ یاخودنا. ڕێنمایی خەڵکی ئەو گوندەش دەکات کە ئەم ماوەیە نەخۆشیەکەی تێدا بڵاو بۆتەوە دەست بەجێ ئەو شوێنانە دەرمان ڕێژ بکەن کە ئاژەڵی تێدا ڕادەگرن و ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکەن و هەر کەسێکیش نیشانەکەی تێدا بوو خۆی کەرەنتین بکات. نەخۆشێک لە هەر ناوچەیەک بیکە ئەو نەخۆشەی تێدا سەری هەڵدایە بە تایبەت خزم و نزیکانی کە کەسێکیان بەداخەوە کۆچی دوایی کرد پێویستە ئەگەر بەرکەوتە بن پشکنینی هەڕەمەچیان لە بۆ بکرێ و ئەگەر هەر نیشانەیەکیان هەبی چونکە ئەو نەخۆشیە کێشەی ئەوەیە زیاتر لە 20 نەخۆشیمان هەیە هەمان نیشانەیان هەیە بەرزبوونەوەی پلەی گەرمی گیان ئێشە و سەر ئێشە و بێتاقەتی و ماندوێتی و بەڕاستی ئەو نیشانانە نیشانەی گشتی ناتوانانی جای بکەوە بۆیە هەر کەسێک ئەو نیشانانەی هەبێ گەشتی شوێنێکی کرد بێ کە ئەو نەخۆشەی تێدا هەبێ پێویستە دەست بەجێ پشکنینی لە بۆ بکرێ بەڕاستی بۆیە ئێمە ڕێنمایی ئامۆژگاری ئەو خێزانە بەڕێزەمان کرد و ڕێکارەکانی پارێزی ئەوەیە پێش ئەوەی توشبی زۆر گرنگە بەڕاستی لە ناوبردننی ئەو سەرچاوەکانی مێش و مەگەز و بە شێوازی ڕشاندن و ئەوانە لایانی پەیوەندیدارەوە و هەروەها ئەوانەی کە ئاژەڵیان هەیە بەڕاستی دەبێ زۆر بە جددی هەموو لایەک بێنە سەرخەت کە ئەوانەی ئاژەڵ بەخێو دەکەن لەم ماوەیە زۆر وریا بن بەڕاستی. من شتێکی زۆر گرنگ کێ دەمەوێت لێرە باسی کەم جەژنی قوربان زۆری نەماوە دەبێت زۆر بە توندی هەموو ڕێکارەکان بگیرێتە بەر کە بە هیچ شێوەیەک کوشتنەوەی هەڕەمەچی و بەبێ چاودێری وەزارەتی سەحە و ڤێتەرنەری ئەم شتانە ئەنجام نەدرێن. 600 ملیۆن دینار بۆ کڕینی دەرمان بۆ شۆردنی سەرجەم ئاژەڵانی هەرێمی کوردستان دابین دەکرێت. لە ماوەی 10 ڕۆژدا دەرمانەکە دەگاتە هەرێمی کوردستان و پرۆسەی شۆردنی ئاژەڵ دەست پێ دەکات وەک یەکێک لە ڕێگاکانی خۆپارێزی لە تای خوێنبەربوون. وەزارەتی کشتتوکاڵی 6 ڕێنمایی بۆ خۆپارێزی لە تای خوێنبەربوون دەردەکات. پزیشکەکان پێش ئەوەی ئاژەڵەکان سەرببڕن دێن پشکنینی بۆ دەکەن لە هەنگاوی یەکەم ئاژەڵەکان بە وردی دەپشکن و بڕیار دەدەن شیاوە بۆ سەربڕین یان نا. پزیشکی پسپۆڕ پشین بۆ هەموو جۆرە نەخۆشیەک دەکات. ئێستا کە تای خوێنبەربوون بڵاو بووەتەوە پشکنین بۆ نیشانەکانی ئەو نەخۆشیە دەکەن و دەڵێن تاکە هۆکاری هەبێت ببێتە هۆی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بوونی گەنەیە بە ئاژەڵەکەوە کە پشکنین تەواو بوو دەبرێت بۆ سەربڕین. دوای سەربڕین پاک دەکرێت و پزیشک بۆ جاری دووەم پشکنین بۆ گۆشتەکە دەکات و دوای دڵنیابوون مۆر لە گۆشتەکە دەدات. گواستنەوەی ئەو ڤایرۆسە زیاتر تیک قڕنەکەەوە پێدەین گەنە دەیگوازرێتەوە ئێمە زیاتر تاکی لەسەر ئاژەڵان دەکەینەوە کەوا گەنەی پێوە بیتن بە هیچ زۆرێک ڕێگە نادەین ئەو ئاژەڵانە سەر ببڕێت چونکە لەوانەیە سەبەبێکی بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆسە. شەش ڕێگا بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون ڕاگەیەنراون. یەکێک لە ڕێگاکان دەبێت ئەو گۆشتەی دەکردرێت مۆری پێوە بێت لە شوێنی ڕێگە پێدرا و ئاژەڵەکە سەر بڕابێت. ڕێنمایی هاوڵاتیانیش دەکرێت ئەو گۆشتەی دەکڕن لە ساردکەرەوە هەڵگیرابێت و لە کاتی وردکردنی خانمان دەستکێش بەکاربێنن. بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون بودجەیەکی 600 ملیۆن دیناری دابین کراوە بۆ کڕینی دەرمان و شۆردنەوەی ئاژەڵان لە هەرێمی کوردستان. هەر لە قسابەکەەوە وردی دەکات و ئەوەی کە پێویستیتی دەستکاری دەکات بەڵام هەیە لە ماڵەوە بخۆی دەستکاری دەکات بە عام گۆشتەکە دەکرێت و بە کیلۆیەک 2 کیلۆ دەکرێت لە ماڵەوە دەستکاری دەکات وردی دەکات هەوڵدەن دەستکێشتان لە دەستکێشی لە دەست بێ ئەو کەسەی کە ئەو دەستکاری گۆشتەکە دەکاتن وەفعلا لە ناو سەلاجەش دابدرێت. لە پاڵ پەتای ڤایرۆسی کۆرۆنا و ئاوەڵەی مەیمون ئێستا پەتای خوێنبەربوون هەڕەشەیە لەسەر تەندروستی هاوڵاتیان و ئەو پەتایەش لە هەرێمی کوردستان بڵاو بووەتەوە. جگە لە توشبوونی چەند کەسێک یەکەم حاڵەتی مردنیش بە تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان تۆمارکراوە. ئەوەی تێبینی دەکرێت
هاوڵاتیان و ئەوانەی سەربەرخانە و گۆشتفرۆشەکان و ئاژەڵداری کار دەکەن وەک پێویست خۆیان ناپارێزن و ڕێنماییەکان جێبەجێ ناکەن. محمەد ساڵح، کوردستان 24 هەولێر. تای خێبەربوون خەریکە دەبێت بە هەڕەشەیەکی جدی لەسەر کوردستان و عێراق بۆ باسکردنی ئەم بابەتە کە ئێستا وردەوردە زۆر بڵاو لە ناو خەڵکدا. دکتۆر ئاسۆ حەوێزی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانم ڕاستەخۆ لەگەڵدایە لە هەولێرەوە. کاک دکتۆر زۆر سپاس کە بە بەردەوامی لەسەر هێڵی لەگەڵمان بۆ بڵاوکردنەوەی زانیاریەکان. دەمێ بزانم کە ئەم تای خوێنبەربوونە کە بەربڵاوە تا چەند مەترسیدارە وەک ئامارەکان گەشتون بە چەند لای ئێوە؟ سڵاو لە بیسەران و بینەرانی کوردستان 24 دەنجی راپۆرتەکە دێتن نازانم دەنگەکان وازەحنێ لەلام ببوورە. دکتۆر بۆتان دووبارە ئەەکەمەوە ئەگەر گوێتان لێ نەبوو دەڵێم ئاماری تای خوێنبەربوون گەشتووە بە چەند لای ئێوە و تا چەند مەترسیدارە؟ بەڵێ هەروەک جەنابەت لە راپۆرتەکەش ئاماژەتان پێ کرد تای خوێنبەربوون ئێستا تا ڕادەیەک بڵاوی هەیە. بۆ نمونەگەر باس بکەین ئەگەر سەر تا سەری عێراق باس بکەین ئێستامە 162 حالەتمان هەیە، ڕێژەی مردن لە نێوان 30 هەتا 50 لە سەتایە. 27 کەس گیانی لەدەستدایە لە هەرێمی کوردستان، تەنها یەک کەس گیانی لەدەستدایە، 4 حاڵەتمان هەبووە. بەڵام دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان 3 حاڵەتمان هەبوو لەبەرەوەی ئەو حاڵەتەی کە لە دهۆک چارەسەری لۆکراو نێردرایەوە ماڵەوە خەڵکی سنجار و سەر بە پارێزگای مووسڵ ئەوانی تر لە هەرێمی کوردستان بوون بەداخەوە یەکیان گیانی لەدەستدا. طبیعی زۆر گرنگە ئەمە بزانین سەرچاوەی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون چییە، نیشانەکانی چییە، تاوەکو ڕێگری لێ بکەین. یعنی زۆر گرنگە ڕێگریکردن لە نەخۆشیێکە لەوەی کە بڵاو بێتەوە ئێمە چارەسەری پزیشکی لە بۆ ئەنجام بدەین. ئێمە لە ڕاگەیەندراوەکانمان بە بەردەوام ئاماژە بەوە دەکەین کە خەڵک چۆنێتی خۆپارێزتن لەم تای خوێنبەربوونە. ینی هەمومان دەزانین ئەمە لە گەنەیە، ئەم گەنێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئاسیا هەروەها لە دووەلی بەلقان لە ئەفریقیا بەربڵاوی هەیە. یان ئەم نەخۆشیە نوێش نییە، دەگوازرێتەوە لە بۆ ئاژەڵ، لە ئاژەڵەوەش لەوانەیە بەبێ نیشانە دەرکەوتن لە ئاژەڵەکە دوایە لە کاتی سەربڕن یاخود کۆنتاکت لەگەڵ خوێنی ئاژەڵەکە بگوازرێتەوە لە بۆ مرۆڤ. لە مرۆڤیشەوە لە بۆ مرۆڤ ئەگەر کەسێک توش بێتن لەوانەیە لە ڕێگەی لیکەوە، لە ڕێگەی شلەمەنیەکان، لە ڕێگەی کۆنتاکت لەگەڵ خوێنی ئەو کەسەی توش بوو، لە ڕێگەی تۆ سپێرم ئەوەش لەوانەیە بگوازرێتەوە لە بۆ کەسێکی تر. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو ڕێکارانە بزانین تاوەکو بتوانین چۆن خۆمان بپارێزین. خۆپارێزیەکانی زۆر ینی ئاسانە. ئێمە لە ڕێنماییەکان دائیمەن ئاماژە بەوە دەکەین کە چۆنێتی خۆپارێزتن لێ چکە ئێستەمە لە وەرزی ئێستەمە جێژنەی قوربانیش نزیک بۆتەوە. خوای گەورە بە خێر و خۆشی و سەلامەتی بیهێنێت بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان. تەبیعی ئاژەڵێکی زۆر دەکوژێتەوە لەوانەیە ئێمە شتەمانویست باسی جەژنی قوربان بکەین. ئەگەر بە دەربین لە ڕێنمایی جەژنی قوربان ئاژەڵێکی زۆر سەر دەبڕێت، هەم بەبوونی مەراسیمی ئاینیەوە هەم بۆنی خۆشی و جەژنەکەشەوە. چ ڕێنماییەکتان هەیە؟ خەڵک دەبێت چی بکات لەم جەژنەدا؟ بەڵێ بەطبیعی زۆری ینی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. ئێمە لە هەموو کوشتارگە فەرمیەکان ئەمە تیمی تەندروستی هەیە لە هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان. زۆر گرنگە ڕێنمایەکانی تەندروستی وەک خۆی جێبەجێ بکرێت لە دەستکێش، لە ماسک، چۆنێتی مامەڵەکردن و چۆنێتی کوشتنەوەی ئەم ئاژەڵە و دوایە چۆنێتی هەڵگرتنی ئاژەڵەکە و دوایە کە دەیکڕیت ینی چۆن ئەم گۆشتە خەزن دەکرێت، ینی بە تایبەتی لە پلەی گەرمی کەم و لە کاتی کوڵاندنی زیاتر لە پلەی 70 سیلیزی بێت. ینی ئەمانە هەمووی وە دەکاتن ئەو نەخۆشیە ڕابگیرێت و بەربڵاوی کەم بێت. بۆیە زۆر گرنگە خەڵک لە شوێنە تەندروستەکانەوە گۆشت بکڕن، چونکە شوێنی تەندروست ئەکیت لە شوێنی فەرمیەوە هاتووە گۆشتەکە. لە زۆر گرنگە خەڵک هۆشیاری تەندروستی زیاتر بێت. ئێمە لە ڕاگەیەندراوەکانمان لە هەموو ناوەندەکانی تەندروستی بە تایبەتی لە بنکەکانی تەندروستی ئێمە دائیمەن ڕێنمایی دەدەین لەسەر هەر بڵاوبوونەوەی هەر نەخۆشیەک، چونکە ئێمە ئێستا بە بەڕێوەبەرایەتیەکی تایبەتمان هەیە لەسەر نەخۆشیە گوازراوەکان لە ناو وەزارەتی تەندروستی ماماجی تەواوی هەیە لەگەڵ بەشەکانی پاراستنی ئەم نەخۆشیە چەند ڕێیەکی گواستنەوەی هەیە. واتە لە ڕێی گەنەوە دەگوازرێتەوە، لە ڕێی ئاژەڵک خوێنی ئاژەڵەکەەوە، لە ڕێی خواردنی گۆشتی ئاژەڵەکەەوە و لە ڕێی کەسی توش بووشەوە بۆ هاوڵان و خزمانی وەک ئەم کەیسەکە ڕوویداوە کەمێکتر دێنە سەری. ئایا پێتان وایە کە ئەمە ببێت بە پەتایەکی باڵکێش لە کوردستاندا و پەتایەکی مەترسیدار؟
زای هەموو پەتایەک ئەگەر ئێمە ئاگامان لە خۆمان نەبێت ئەو ڕێنمایانەی کە دەردەچێت لە وەزارەتی تەندروستیەوە وەک خۆی جێبەجێ نەکەین لەوانەیە بڵاو بێتەوە. بۆیە زۆر گرنگە ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەر هەر پەتایەک دەکەین کە بەربڵاوی هەبێت چ لە هەرێمی کوردستان و ئێستا وەکو بیدایەتیش باسم کرد لەسەر تاسەری عێراقیش. ئەمە نەخۆشیێکی نوێ نیە، یعنی نەخۆشیەکە هەبووە. پێشتریش کە بڵاوبوونەوەی هەبووە ڕێنمایی تایبەتی خۆی هەبووە، ڕێنمایەکان دووبارە دەبێتەوە. بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی پێشەوەی یەک حاڵەتیش تۆمار بکرێت لە هەرێمی کوردستان ئێمە بەشی بەڕێوەبەرایەتی نەخۆشیە گوازراوەکان لەگەڵ بە هەماهنگ لەگەڵ لە بەشی پاراستنی تەندروستی سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی سەر بە وەزارەتی تەندروستی کۆبنەوە هەبووە کە حاڵەتێک یان دوو حاڵەت یەکەم حاڵەت کە لە عێراق تۆمارکرا ئەمە پێشەوەی حاڵەتەکە بگوازرێتەوە هەرێمی کوردستان و تۆمارکراومان هەبێت. ئێمە کۆبنەوەی تایبەتمان هەبوو، ڕێنمایەکانمان داوەتە هەموو بەشەکانی بە تایبەتی کوشتارگەکان لە ڕێگەی تەوان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پارێزگاکانی دارە سەر بەخۆکان بۆ ئەوی بتوانین کەمترین حاڵەت تۆمار بکرێت لە هەرێمی کوردستان. تەنها سێ حاڵەتمان هەبووە کە خەڵکی هەرێمی کوردستان بووینە، بەڵام نامانەوێت ئەمە تەشەنە بکات هەر وەکو لە قسەکەی جەنابی شترا دیار بوو کە ئەگەر بێت و ینی لە شوێنی تەندروست. بەڵێ دکتۆر کەیسێک هەبوو لە سۆران وەکو دەزان کەیسی گیان لە دەستان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان و ئەو کەیسەش لە گوندێکی بچووک تا ڕوویداوە و ئێستا بۆ کەسوکارەکەشی گوازراوەتەوە. ئێوە لە حاڵەتێکی ئاوایە چی دەکەن و چی دەکەن بۆ ئەو گوندە بنمونە ئەگەر ئەو گوندە بنمونە وەربگری؟ هەروەک بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئاماژەی پێدا لە کاتی دەرکەوتنی ئەو حاڵەتە و بەداخەوە دوای جیان لە دەستدانی لێچێک لە نەخۆشخانەکانی هەولێر لە ژوورێک لە ژوورەکانی چاودێری چڕ شوێن ینی گوندەکە و ینی ئەوەی کە بڵاو بۆ بەڕاستیم سێرم پێات چونکە لە کاتی دەرکەوتنی هەر حاڵەتێک لە هەر شوێنێک بەشی پاراستنی تەندروستی لەوەیە لە ڕشاندن لە چێکردنی کەسانی دەوروبەری ئەوەی کە گوایە ئەوانەی کە لە دەوروبەری نەتووشی نەخۆشیەکە بووینیانە هەموو ئیزراعاتە تەندروستیانەی کە پێویستە بکرێت لە بۆ کەسێک کە لە شوێنێک توش دەبێت کراوە بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە تیمی پاراستنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر هەموو ئەو ئەرکەی ئەنجام داوە. بۆیە ئێمە دەرین ئەگەری گواستنەوەی هەیە، ئەگەر کەسێک توش بێت ئەگەری گواستنەوەی هەیە، ڕێکارەکانی گواستنەوە مازانی، بەڵام شەرتیش نییە ئەگەر حاڵەتێک تۆمار بکرێت ئەو کەسانێک کە لە دەوروبەری هەمووی تووشی نەخۆشیەکە بن بەهۆی ڤایرۆسەکەەوە. بۆیە ئەگەر بزانین ڤایرۆسەکە چۆنە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵی ئەو هەتا ئەگەر کەسێک توش بێت لە شوێنێک یاخود لە مؤسسەیەک یاخود لە گوندێک یاخود لە ناحەیەک ئەوە دەبێتە هۆی پاراستنی کەسان و خەڵکانی دەوروبەری. زۆر باش. دکتۆر ئاسۆ حەوێزی کوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵە بوون. سکچوون ڕۆژانەوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان بڵاو بۆتەوە. لە دهۆکیش زیاتر لە 150 منداڵ بۆی سکچوون ڕۆژانەوە ڕەوانەی نەخۆشخانەی هێوی کراون. دکتۆر نزار بەکر بەڕێوەبەری نەخۆشخانەی هێوی منداڵان بە کوردستان 24 ڕاگەیاند هۆکاری زۆربوونی ڕێژەی توشبوون بە سکچوون ڕۆژانەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرمان. ماوەی 20 ڕۆژە توشبوون بە سکچوون ڕۆژانەوە لە دهۆک ڕووی لە هەڵکشانێکی زۆر کردو. بەرەف گەرمێ چیتۆ پلێت گەرمێ گەلە زێدەت بن ڕێژە دڕاوین و زکچوونە پڕاستی گەلەکە زێدە بوون و 20 ڕۆژێت دومایەکێ تایبە جیت ناو زارۆکادا ئەوە جیت زڤریتن کە وەختی دنیا گەرم بیتن تشتی مایی مینتەل بەر حەتاوێزیکە خراپ بیتن و زی میکروب دەی خۆب دەلیڤەت بینیتن تێدا شین بیتن و بارە پترژی پڕێکە خارن و ڤەخارنا تێتەڤە گواستن. جبرن دیجی جمارا نخوشه اوید نواندی نوا نخوشخانه دا و 20 روزا پراستی گلکا زیده بوی هیوید که این خلکی ما پتر پاقجی پارزید پتر دست شیشتن اکه خارنک و خارنکی متأکد نبیدم که اوی پاقش باشد یا شیشتن آن ای کلاندن نبید باشد بیت کلاندن دوید نده تزاروکی دا ولی نیتن که توشی وید رابین و زکچونا بید خالا دیا هرا گیرن که مروف فکر وید خو پارزید دوید دیکو خشکت ما گلت لیشیار من شیر خوب دنه زاروکا راستی حاضر کرنا شیری گلک abdo خواهد بیت ایک شرکت گلکت سرکیه که ببیت اگر اینده که زکچونو در رابین چه ئەو منداڵی کە چەند ڕۆژی ڕابردوو بە پارچە گۆشتێکی گەورەوە لەدایک بوو پارچە گۆشتێکی زیادە نەشتەرگەری بۆ کرا کە سوکارەکەش یاڵێن ئێستا دۆخی تەندروستی منداڵەکەیان زۆر باش. دکتۆر وریان ناسیح ئەو پزیشکی کە نەشتەرگەریەکەی بۆ یاران ئەنجامدا بە کوردستان 24 ڕاگەیاند دوێنێ لە نەخۆشخانەی شار لە سلێمانی نەشتەرگەری بۆ منداڵەکە ئەنجامدا و
توانیویانە بەسەر کەوتوی ئەو پارچە گۆشتە لە منداڵەکە بکەنەوە کە کێشەکەی 2 کیلۆگرام و نیو بووە دواتر ڕەوانەی پشکنین کراوە. دارە فەرەج باوکی یاران بە کوردستان 24 ڕاگەیاند دوای نەشتەرگەریەکە یاران ڕەوانەی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان کراوە تەندروستی لە ئێستادا جێگیرە زۆر سوپاسی کارمەندانی تەندروستیشی کرد. ماوەیەکی دیکە کە بەژنەکە تەڵەی بۆ لە ماڵی خوشکەکەت خواحافیزیمان کرد و هەموو شتێک بڕایەوە تۆر قسەتەکە لە بەردەرگا و سەرسیارەکە ناکەوتی ئەویش هەرچی هەڵی 2 ساڵی ڕابردووتە بە بەروار و شوێنی ڕوودانیەوە یەک بێک بیرتە خاتەوە بێ بە شەرتان ئەتوانن سەرروحەبێک هەڵبن و وە کاتی دەستگیرانی بکەونەوە داوی خۆشەویستی یەکتر. پسپۆرانی بواری دەرمان خەریکی دروستکردنی حەبی خۆشەویستی. ئەم حەبانە هۆرمۆنی ئۆکسیتۆسینیاتیایە کە هۆرمۆنی عەشق و سۆزداری و کە کەوتە بازارەوە دەفرۆشێت بەو دەستگیراندار و هاوسەرانەی کە پەیوەندیەکان ڕۆی لە تێکچوونە. دکتۆر ئانا ماچین کە یەکێکە لە لێکۆڵەرەوانی ئەم حەبە دەڵێت ئەم جۆرە دەرمانە کتومت هەمان هەستی خۆشەویستی بۆ مێشک دروست دەکات و وا لە مێشکی کەسەکە دەکات وا بزانێت لە داوی خۆشەویستیدا. دکتۆر ماچین ئەڵێت ئێمە زۆر باش لە دەمارزانی خۆشەویستی تێگەین ئێستا بۆیە بە دڵنیاییەوە دەتوانین دەرمانێک دروست بکەین کە یان سەر لە نوێ بتخاتە داوی خۆشەویستیەوە یان نەهێڵێت ئاستی خۆشەویستیتان بۆ یەکتر دابەزێت. هەرچەندە ئەم بابەتە لایەنی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی و ئاینی قوڵی هەیە بەڵام ئەوان دەڵێن کە تا 10 ساڵی دیکە ئەم دەرمانە هەرەکەوێتە بازاڕەوە. لێکۆڵەرەوانی دەرمانەکە پێیان وایە ئەم دەرمانە زۆر باشە بێت بۆ ئەو کەسانەی لەگەڵ هاوژینەکانیان کێشەیان هەیە و زوو شەڕیانە بێت. بڵتەنی تەندروستیم پێشکەشکردن دەگەڕێمەوە بۆ ستودیۆکانمان لە هەولێر بۆ تەواوکردنی هەواڵەکە.